خاتو دانیا شاری دایک و فلۆریا هەردووکیان بە دوو قۆناغی سەخت تێپەڕین. ئەمڕۆ کاتێک سەیریان دەکەین گۆڕانکاریان تێدا دروست بووە. چی وای کرد یاخود هۆکارەکانی دروستبوونی ئەم گۆڕانکاریانە چی بوون؟ سەرەتا بەیانیتان باش هەموولایەک. طبعا ئێمە وەکو ساوت کورسان گروپ کە لەجەر چەتری ساوت کورسان گروپە کۆمپانیای ئسکی ئیستێت کە خاوەندارەتی پرۆژەی فلۆریا سیتیەکە لە شاری هەولێر و خاوەندارەتی پرۆژەی شاری دایک ئەکا لە سلێمانی. ئەوەی جێی باسە بۆ هەردوو پرۆژەکە ئێمە هیچیانمان لە ئەساسەوە دروست نەکردبوو. دوو پرۆژە بوو وەستا بوون ئێمە هاتین تەواومان کرد. ئەوەی جێی فەخر و شانازیە ئەوەیە کە لە ئێستا خەڵک تایە ئەژی، ئەوەیە کە لە ئێستا خەڵک بوون بە خاوەنی ماڵەکانی خۆیان. پرۆژەی فلۆریا سیتی 13000 وحدەیە لە ئێستا زیاتر لە 600 ماڵ ڕادەست کراوە دوای لە 2012 کە دروست کراوە دوای ئەوەی کە لە 2022 وانێ ساوسان گروپ وەری گرتەوانێ وەکو کۆمپانیای ئسکی ئیستیت توانیمان لە ئێستا زیاتر لە 600 ماڵتیایە بژی و ژیان بێتەوانێ بە بەرگی فلۆریایە. لە هەمان شێوەش لە پرۆژەی شاری دایک کە لە ئێستا 625 ماڵ لە زۆنی یەکەما بە کاملی کۆتایی پێهاتووە و بوون بە خاوەنی مڵکەکانی خۆیان تایە ئەژین و ژیانێکی ئاسوودە تایە ئەژین. لە شاری دایک لە زۆنی دوومان بۆ کردەوانێک کە توانیمان ناوێکی تایبەت بێنین کە ناوی سێکوچکەی بابانە. ویستمان وەکو ئسکی ئیستیت باوەڕمان وایە بتوانین کللتور داخڵی وەبەرهێنان بکەین، داخڵی خانوبەرە بکەین، کللتوری کوردیمان. ئێمە واهیمان کرد کە لە زۆنی دووە ناومان نەنا زۆنی دووی شاری دایک ناومان نە سێکوچکەی بابان کە لە 3 تاوەری پەنجاقاتی هەوڕبڕ لە بەرزترین شوێنی شاردا کە جوانترین ناومان لێنان بە ناوی نالی و سالم و کوردی کە 3 کەڵە شاعری گەورەی کوردن بتوانین تەوثیقی ناوەکانیان کەین بە شێوازێک کە بمێنێتەوانێ هەتایە و بێتە بەرباسی ئەم جیلە تازەیە کە ئەگەر نەشخوێنێتەوانێ نەزانێ میراتەکەی چییە بتوانێت ببینێت و چوونی بۆ بکات. ویسمان ئەم کۆمبینیشنە بکەین، ئەم جیاوازیە بکەین. قۆناغەکان سەخت بوون بەڵام ئەم جیاوازیەمان هێنا ناو بوارەکەوانێ بە هەمان شێوەش لە شاری فلۆریا سیتی ویستمان هەیە کە بمانەوێت باڵەخانەکان بە ناوی کولتوری کورتیەوە ناو بنین، باخەکان، جادەکان، چونکە فلۆرستی مەشروعێکی گەورەیە 13000 وحدەیە دایماڵین شارێکە لە ناو شارێکە. بمانەوێت تایبەتمەندی کولتوری کوردی بکەینە ناو پرۆژەکتەکانمانەوانێ بۆ ئەوەی بەرگێکی تازە بێت و هەچی شتێکی کۆن هەبووە. چکە من دایماڵم ئەم مەشروعە ئێمە لە سفرەوە دەستمان پێ نەکردووە، ئەم دوو مەشروعە ئێمە لە خوار سفرەوە هێنامانە تا بەرزمان کردوتەوانێ الحەمدولله و پشتیوانی خوای گەورە توانیمانە بەرەو پێشەوەی بەرین. خاتو دانیا بەشێکی ئامادەبوان لێرەن لە کۆمپانیەکانی خانوبەرن. چ جیاوازیەک لە نێوان کۆمپانیەکانی خانوبەرە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر دەبینیت یاخود داواکاری کۆمپانیەکانی خانوبەرە چۆن دەبینیت؟ ئایا جیاوازی هەیە لە نێوان ئەم دوو شارە؟ خۆی ڕاستە هەولێر و سلێمانی 2 سەعات و نیمیان بینە، بەڵام بەڕاستی بازارەکە 180 دەرەجە فەرقی هەیە کە ئێمە وەکو ئسکی ئیستیت لە سلێمانی ئیشەکەین لە هەولێریش کارەکەین. ئەو شتێکە لە سلێمانی ئەگونجێ بۆ هەولێر ناگونجێ، ئەو شتێکە لە هەولێر ئاگونجێ بۆ سلێمانی ناگونجێ و بازارەکە ئایا جوگرافیای شوێنەکە یاخود خەڵکەکەیە؟ داواکاری بازارەکە جیاوازترە، فرۆشن لە هەولێر زۆر خێراترە. ئەو کەسانەی کڕیارن لە هەولێر خێزانی گەنجن، ئەو کەسانی کڕیارن مستەثمرن، ئەو کەسانەی کڕیارن بیر لەوە ئەکەنەوانێ ئەم مڵکەی کە ئیکڕن لە چەند ساڵی داهاتووە بەرەو چۆ ئەڕوات بیر لە ڤالیۆکەیەکەنەوانێ قیمەتەکەی بەرزە بێتەوە نزمە بێتەوانێ گرنگیان لە شوێنی بازرگانی و تا چەندێک نزیکە. بەڵام لە سلێمانی زیاتر بەدوای تایبەتمەندیتیە ئاگەڕێن بە دوای ئەوەیە کە خۆی تایە بژی، بە دوای ئەوەیە ئاگەڕێ کە بزانێ ئەم شتە تا چەندێک خۆی تیابین تۆ لە کۆمەڵگاکەیە بۆ نمونە. بازارەکان بە تایبەتی جیاوازە. دەتوانی بڵێیت خەڵکی هەولێر زیاتر بۆ کڕین و فرۆشتن و قازانج و سوودە، خەڵکی سلێمانی زیاتر بۆ ئەوەیە؟
شو ناسی خۆی ئەوێتیایە بژێ و بزانێت کۆمەڵگاکە بیرەکات وڵێم بینایە کیتیایە پرسیارەکات زۆر جوی پرسیارە بەلام حەزەکە بزانە کێ ئەو ناوانەی کە لەم بینایە باشە لە ڕووی نرخەوە جیاوازی هەیە بەڵێ بتەکیت بازاری هەولێر لە ڕووی نرخەوانێ بەرزترە لە سلێمانی بەڵێ ئەویش لەبەر ئەوەی کە داواکاری زیاتر پایتەختی کوردستانە لەبەرەوەی ئیکسپاتی زۆرتیایە فەرقی هەیە لەوەی کە ئەوەی کە لە هەولێرە چونکە ئیشکردن لە هەولێرە باشترە بتەکیت بەڵام لە سلێمانی لە گەشەک سندنایە لەوانە لە مستەقبەلە تەکیت توێژە ئاستێکی زۆر ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیەوێت بڕیارێک لە بەرژەوەندی سێکتەری خانوبەرە بدات ئێوە وەکو وەبەرهێنەر پێتان باشە ئەو بڕیارە چی بێت ڕوویای ئێوە بۆ ئەم بڕیارە چیە بێت ئەتوانین بڵین شێرکردنی داتا بێت ئەتوانین ئەوە بڵێن چونکە ئێمە وەکو وەبەرهێنەر وەکو بنیاتنەر بیر لەواکەینەوانەیە کە چی لە بازاڕەکەیە ئەڕوات چی دروست بکەین بۆ ناو بازارەکە هەمیشە وا بیرەکەینەوانێ و باوەڕ ناکەم هیچ مستەثمرێ بەس بچێت یاڵە دەی باش شوقە بکەم یاخود یا ڤێلا دروست بکەم بیرەکاتەوەڵە ئایا ئەمە لە بازارەکە ئەفرۆشە یان نافرۆشێ بەڵام ئێمە بە چ شێوازێک تەنیا هەر بیر بکەینەوانێ یان ئەو داتانی کە لە لای خۆمان هەیە ئەو داتایە نییە کە لە لای لایەنی حکومی هەیە بۆ نمونە ئەوان لەوانێ بزان ئاستی داهات چەندێکە لە هەولێرە لەوانەیە معلوماتی کامل و گەشە سندنی نەسەمەی شارەکانیان لا هەبێت کە ئەو معلوماتانە دقیقە پێویستمان پێێتی لەوانەیە بەرچاوڕوونیمان بنێ کە حەجمی ماڵەکان لەناو ئایا چوار کەسین لە ناو کۆمەڵگەی کوردیە یاخود 6 کەسین چکۆی سەداتایەکمان لە بەردەسا لە سایە 60 خێزانەکان 61 خێزانەکان لەسەر لە خوار چوار مێمبەرەوە هیانە لە خوار چوار کەسەوە هەیەە ئێمە تەئثیر ئەکاتە سەرەوەی کە ئایا 1+2 فرۆشیان 1+3 فرۆشیان 1+4 با بە لوغەی ئەقارات قسە بکەین بۆ شێوازە لەبەرەوە پێویستمان بە داتایە پێویستمان بە داتای ڕاستە پێویستمان بەوەیە کە ئەو داتایە پشت ڕاستکردەوەیەکی هەبێ ئەو داتاش لای حکوومەت دەستەکە ئەگەر ئێمە وەکو بنیادنەر وەکو مستەثمر ئەو داتایمان دەستکەوێ ئاسانترە توانین شتێ بخەینە بازاڕەکەوانێ کە خواستی ڕاستەقینەی لەسەر بێت حتا عقارات متەوەری عقارەکان ئەوانەی نێوەندگیرەکان کە لە بینە هەن ئەوانیش ئاسانتر بووانە فرۆشرێ کڕیارەکانیش بە هەمان شێوە شتێکیان دەست ئەکەوێت کە تەلبی احتیاجاتی ئەوانەکە کە داواکارەکەی ئەوان ڕاستەوخۆ ئەکاتەوە لە نهایت چە مەشروعێکی سەرکەوتوو ئەتوانین مستەثمر زۆر بە زووی تەواوی بکات ئەگەر داتای ڕاستمان دەستکەوێت بێگومان ئەو پرسیارە لە کاک ڕێباز و ئوستازیش دەکەین ڕوئیای ئێوە یاخۆت ئێوە کارتی خانوبەرە و نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان پانەڵی پێشتر لایەنە پەیوەندیدارەکان لێرە بوون باسی ئەوەیان کرد کە ماستەر پلانی شاری هەولێر یاخود هەرێمی کوردستان ڕوئیای حکومەت تاوەکو ساڵی 2040 چۆن ئەبێت ڕوئیای ئێوەکو بەرهێنەر چۆن ئەم کە سێکتەرە ئەبینن پێتان وایە سێکتەری نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان داهاتووی چۆن ئەبێت ڕوئیای ئێمە ئەگەر سێری سێکتەرەکە بکەین سێکتەری نیشتە جێبوون لە هەموو دنیا دایمە بەرەو پێشەوە ئەڕوات بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بەلامەوانێ لە ئێستاە هەمیشە لە هەموو شارەکانە کە ئەڕۆینە ناو هەت شارێکەوانێ چەنەها بینا هەیە وەستاوە چەنەها بینا هەیە دروست کرا و کەسی تیانە ئایا ئەو بینانە خۆ ئەو سەرمایی کە تەرخان کراوە بۆ ئیستثمار لەوە بەرهێنانە 23 میلیارد دلار لە 2013 وانە ئێمە مەبلەغێکی عیملاقە بەڕاستی بەڵام ئەوەی کە کراوە ئایا لە بازاڕە ئیستیجابەی هەبووە یعنی گرنگە بۆ بەرهێنار هەبێت چکە تا ئێستش هەموو تاکێکی کورد خاوەنی ماڵی خۆی نییە یعنی پێداویستێکە هەیە لەناو بازارەکە لەوانە دکتۆر محەممەد بتوانێت هاوکار بێ لەویە لە بەرەوەی خۆی لە اقتصادایە بەڵام پێداویستی کە ئایا بۆ خاوەن ماڵی خۆی نییە ئەی بۆ شوقا کەمتر ئەفرۆشرێ بۆ ڤێلا زیاتر ئەفرۆشرە دیارە ئێمە شوقە دروستەکەین ڤێلا زیاتر خەڵک پێویستی پێێتی یاخود ئێمە مەشروعێک دروستەکەین خەڵک پێویستی بە کللتورەکەیە خەڵک پێویستی بەوەیە ئەو ئەحساسی مناڵی هەبێت کە لە کۆڵانەکانە مەثلەن دراوسێکەی کاس دراوسێتی
هەبووە چۆن بتوانین ئەو کۆمەڵگەیە لەم کۆمەڵگە داخراوانەی کە دروستیەکەین ڕنگانەوەی هەبێت ئەبێت ئێمە ساڵی پار دراستێکمان کرد کۆنفرانسێکمان کرد کاک بیلالیش لەوێ تەشریفی هێنابوو باسی ئەومان کرد کۆنفرانسەکە لە زانکۆی تیشک لە سلێمانی کردمان وەکو ئێسکی ئیستیت کردمان باس لەوەمان کرد چۆن بتوانین چکە ئێمە وەکو مستەثمر بەرپرسیارین چ کۆمەڵگەیەک ئەین بە خەڵک چ خەریتەیەک ئەین بە خەڵک چۆن بتوانین ئەو نزیک بوونەوە ئەو لایەنە کوردەواریە جوانە گەرم و گوڕە بهێڵینەوانێ لەم کۆمەڵگە داخراوانەیە کە دروستی ئەەکەین چونکە ئێمە وەکو مستەثمر ئەتوانین دوونەوە خەریتە دروستکەین ئەتوانین خەریتە دروستکەین ژووری مناڵەکە کە زۆر دوور بێ لە ژووری دایک و باوکەکەوانەیە کە ئەوەش تەئثیرەکاتە سەر شێوازی خێزانەکە ئەتوانین شێوازی خەریتە دروست بکەین کە واهی بێت نێوەندگیری بێ لە بینیەوەی کە عیلەی دووهەم کە داپیرە و باپیرەکانیان زووتر ببینن ئێوەواتان کردووە لە پرۆژەکانتان بەڵێ ئیشمان لەسەرەوە کرد ئیش لەسەر سایکۆلۆجیای کڕیاران ئەەکەین ئیشیان لەسەرەکەین زۆر بە دیتەڵز داخڵی بووین بە داتا داخڵی بووین چونکە ئێمە بەرپرسیارین بەوەی کە چی پێشکەش ئەەکەین لە بازارەکە لەوانێ ئەم دیراستانش نەکەین ئەم ڕیسەرچانش نەکەین هەر بفرۆشرێ بەڵام بەرپرسیارەتێکمان لەسەر شانە پێویستەکە شتێ بکەین کە بۆ کۆمەڵگەی کوردی لەوانەیە بیکەن باشتر بیفرۆشنەوەی کە ئێستا ئەیفرۆشێت بەڵێ بتەکید ڕنگانەوەی زۆر تایبەتی بەڵێ خات و دانیا سینەرای شتی تر گرنگ بوو بەلاموانەوە ئات بکەم ببوورە سەبارەت هەر بە ڕەویەی ئێمە چونکە کەوەکو ئێسکی ئیستیت لەسەر کولتور کار ئەەکەین کە باسی سێ کوچکەی بابانم کرد و ناوی سێ شاعیرەکەم کرد تەنیا لە ناونانە ئێمە نەوەستاوین لە دیزاینەکانە وەستاوین دیزایانی کوردی پاتێرنی کوردیمان هێناوە چۆن مەثەڵەن کە لە لۆبی تاوەری نالیە ئەچیتە ژوورەوانێ بۆ نمونە مۆزاییکی بەڕێی کوردی دانراوە لەوانەیە نازانم تا چەندێکتان بەڕێی کوردیتان بیرما بێ بۆ نمونە بەڕێی کوردی دانراوە ژیاننامەی شاعیرەکەی تیا هەیە شعرەکانی نالی هەمووی لە بڵێن ئەگەر باسی تاوەری نالی بکەین هەمووی لە سوورەییەکانە نووسراوەتەوانێ لە ناو مەسعەدەکانە ئەبینی بە شعر استقبال دەکرێت تاوەکو ئەگەیتەوە ماڵی خۆت ئەگەر تۆڕەش بێتی لە دەرەوانێ بە ئەو پڕی دڵخۆشی و احترامەوە خۆتەکەی بە ناو خێزانەکەتە پێم وایە ئەمە بیرۆکەیەکی جوانە بۆ زۆرێک لەوە بەرهێنەران ئەتوانن سوودی لێ ببین میراثێکی کوردی ئەو کەلتورە کوردەواریە بپارێزی زۆر گرنگە کاری لەسەر بکەین دەست خۆش